سەرای سوبحاناغا شوێنێکی گەشتیاریە، شوێنێکی سیاحەتە، شوێنێکی استراحەتکردنە. سەرای سوبحاناغا بەڕاستی بێکە تەرخەمە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕی لێ نەیاوەتەوە خۆتان بە چای خۆتان بیبێنن هەمووی قەوزە و ئەم گەنجانش کە دێن لێرانە مەلەیەکەن بەخۆ هەمووی لە فەقیریە و خەرکی سەیسایەکن و خەرکی سەرای سوبحاناغان و خەرکی گامێشتەپەن و ئیتر هەر یەکەو لە مەنتیقێکەوە هەیە لە سلێمانیەوەیە هەیە لە هەڵەبجەی تازەوەیە هەر یەکەو بەپی خۆی یە لێرا خۆی فێنەکەکات و مەلەیەکە بەس داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەی کە بێت چایەک بەمانە بخشێنێتوانێ هەر بە چای خۆی ببینێ بزانم گەشتە بۆ وای لێ هاتووە ئەگەر ئەمە حکوومەت هەبێ وەڵاهی قەت سەرای سوبحاناغا قەت ئاوای لێ نایەت وا بزانم 2 ساڵ بوو 3 ساڵ بوو وشکی ئەم ساڵ بە تەواتی هاتۆتەوە سەر ئینی خۆی ئاوی لێ هەڵەقڵێ و ژیانێکی خۆشیانێ و تەم گەنجانامی سپادەی لەکەن و خەڵکیشی سپادەی لێکە و فەلاحی ژاری سپادەی لێکە و ئەمڕۆ بە بۆنەی گەرماکەی جەوەکەوە خۆتەزانی لەسەر و سیاگانەوەیە جا نەبوونی کارە باش دەورە بینێ لە حاڵەتەکەشکە ئێمە سەر لە خەڵکی با بڵێن دانیشتوی سێساق بە تایبەتی پێیان لێرە بۆ مەلا زۆربەی نەبوونی کارەبە دۆمیش جێکی خۆشە خۆ داگاداری چۆن ڕوخساوەجەوە ئەگە کارەبە هەبێ دایمەن تۆ خۆتەزانی فێنکەرەوەکان هەنە و بیریش هەیە خەڵەکە توانین لە ماڵی خۆیان خۆی فێنگ بەس ئێساوەکو کۆبوونەکەم خەڵکە کۆبەتەوە جێوێکی خۆشتریشە شوێنەکەش ماخۆشە لەخوا بەزیابی ئاوەکەشی هەیە ڕاستە دانیشتوی سێساقم بەڵام بازێ میوان هەیە لەگە خۆمان هێناون لە سلێمانیەوانێ زۆربەی شوێنەکانی تایە تەنانەت ناحێو قەرزەکانی با بڵێن هەڵەبجەی شەهیدە و هەڵەبجەی تازەیە و عەربەتە و ئەم شوێنە نزیکانەیە کە لەم دەبەرە شادي شوشانة